قوڵبوونەوەی کێشە کۆمەڵایەتیەکان بە جۆرێکی لێ هاتووە شۆڕ بۆتەوە بۆ ناو ئەندامانی پلەیەکی خێزانەکان، کوشتنی کوڕ لەلایەن باوک لەلایەن کوڕ و برا لەلایەن براوە تا دێت ڕوو لە زیادبوون دەکات. توێژەرانی کۆمەڵایەتی دەڵێن بەزاندنی سنوور و نەریتە کۆمەڵایەتیەکان و نەبوونی هۆشیاری کۆمەڵایەتی لەلایەکی دیکەشەوە میدیای نابەرپرس بەشێکی سەرەکین لە قوڵبوونەوەی ئەو جۆرە لە کێشە کۆمەڵایەتیەکان. زۆر گرنگە هەموو دامەزراوە پەیوەندیدارەکان حکومی و ناحکومی کارکەین بۆی ئەو بەها گەورە و پیرۆزانە کە وا ئەکات خێزانێک لە ناو یەکا یەکتریان خۆش بێ و کاتێک کێشەیەک شڕوو بە ڕوویانە بێتەوە بە شێوەیەکی عاقلانە چارەسەریکەن ئەرکێکی گەورەمان لەسەر شانە چه حکومەت چه دامەزراوە ناحکومیەکان بە شێوەیەکی بەربڵاو تەکنۆلۆژیا لەبەردەستە بە تایبەت سۆشیال میدیا و هێندێ کاری نابەرپرسانەی هێندێ میدیا بە تایبەت لە دۆبلاژکردنی زنجیرە فیلمی بیانی بەبێ فلتەر بەبێ ڕەچاوکردنی تایبەتمەندێتی کولتوری و کۆمەڵایەتی و ئاینی کۆمەڵگەکەمان. دەوترێت بەشێک لە گەورەبوونی کێشە کۆمەڵایەتیەکان بۆ کاڵبوونەوەی بنەمە ئاینیەکان دەگەڕێتەوە، چونکە پەیڕەوکردنی فەرمان و بەرنامەکانی ئاینی ئیسلام مانای ئاشتی و ئاوەدانیە. هیچ کاتێک لەگەڵ ماڵوێرانی و کوشتن و بڕین نەبووە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەگەر ڕێکار و بنەمە ئاینیەکان لە نێو خێزانەکان جێبەجێ بکرێن ئەوە هیچ کاتێک تاوان و تاوانکاری ڕوونادات. باشترین هۆکارێک بۆی کە ئێمە لە تونتژی و کوشتن و ئەم کارانە پارێزێت پابندبوونە بڕێنمای ئاینیەکانەوە و ئەو خێزانانەی کە تونوتژی ڕووی داوەتەیدان تیاندا زۆربیان لە ڕەمەزاندا ئاشت بوونەتەوە و کێشەکان کۆتایی پێهاتووە و لە مانگی ڕەمەزانە کەمترین کێشەی کۆمەڵایەتیەکان تونوتیژە کۆمەڵایەتیەکان لەو خێزانەکان لە عامی کۆمەڵگەدا کەمتر بێتەوە کەواتە ئاین هۆکارێکی گرنگ و سەرەکیە بۆ نەهێشتنی ئەم دیاردە کۆمەڵایەتیانە و ئەم تونوتیژە کۆمەڵایەتیانە وەگە سەرنجش بێ ئەمڕۆ لە هەموو جیهانە پەنابرێ بۆ ئاینەکان لە ڕێگەی ئاینەکانەوە تونوتیژی و تاوانەکان کۆتایی پێ بهێنرێ و بنبەست بکرێت. پۆلیسی سلێمانی نایشارێتەوە حاڵەتەکانی کوشتنی نزیک و پلەیەکەکانی ناو خێزان ڕوو لە هەڵکشانە بەپێی بەدواداچوونەکانیان بەشێکی هۆکارەکان لەسەر پارە و مڵک و زەوی و ئافرەتە. دیارە ئەو حاڵەتانە بوونیان هەیە ئێمە نایشارینەوە کە لە بینی خێزانەکانە شەڕە بێ. بۆ نمونە چەند کوڕێک کە لە یەک باوکن شەڕیانە لەسەرچی پاش لێکۆڵینەوەکردن کە کەسێک تا بریندارە بێ یا برایەک کوژێ دەرەکەوەی کێشەکە یا لەسەرەوەی کە مڵکیان هەیە دوان ناڕازیە بیفرۆشەیەکیان داوای پارە ئەکات یان کێشەیەکی ترەوەیە کە بڵین کەسێکیان لەو برایانە ئێوێ بڕوات و بۆ دەرەوەی وڵات ئەم برایانە ناڕازین و پارەی نایەن و بەشە مڵکانەکەی خۆی نایانێ. بەڕاستی فاکتەرەکانی شەڕکردنی بینی خێزانەکان زۆرن یا باوکەکە ژنێکی ناوان پیان ناخۆشە شەڕ لە بنی باوکەکە و کوڕەکانە دروست دەبێت. بەڕاستی کێشە کۆمەڵایەتیە کەڵەکە بۆکانیش دەوری سەرەکی هەیە لە کوشتن و شەڕی ناو خێزانەکان. سەرڕای کاڵبوونەوەی بنەمە ئاینیەکان لە نێو کۆمەڵگا کە هۆکارێکن بۆ زۆربوونی دیاردەکانی تاوان و کوشتن هاوکات کۆمەڵگەی کوردیش بەدەست هێندێک ڕاگەیاندنی نابەرپرس و بەشێک لە فیلمە دۆبلاژکراوەکان بە تەواوی نەخۆش کەوتووە و هیچ بەرگەریەکی نەماوە دژی ئەو ڤایرۆسانەی کە بەدەستیان قەست کۆمەڵگا بەرەو داڕوخان دەبن و هیچ کەسێکیش نییە لێپێچینەوەیان لەگەڵدا بکات. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.